بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی دووەم 1958 بۆ 1961. کورد و شۆڕشی چواردەی تەمووزی 1958. چواردەی تەمووزی 1958 بۆ ئەیلولی 1961. بەشی یەکەم. کوردستان لە ژێر سێبەری پاشایەتیدا. دوای بڕانەوەی شەڕی یەکەمی دنیا 1914 بۆ 1918 ئیمپراتۆرێکی عوسمانی هەرەسی هێنا و دەوڵەتە هاوپەیمانەکان مەڵکەکانی ئەویان لە نێوان خۆیاندا دابەش کرد و نەخشەیەکی نوێی وایان بۆ ناوچەکە کێشا خزمەتی ئیمپریالیزم بکات و فڕی بەسەر بەرژەوەندی گەلانی ناوچەکەەوە نەبێ. وەکو لە نەتەوەی کورد و عەرەب کرا. بەڵام جیاوازی لە نێوان کورد و عەرەبدا ئەوە بوو کە چەند دەوڵەتێک لە نیشتیمانی عەرەبدا دامەزران بێ ئەوەی لە هیچ پارچێکی کوردستاندا دەوڵەت دامەزرێ. بەگرە ئیمپریالیزم هەر پارچێکی خستە سەر یەکێ لە دەوڵەتەکانی ناوچەکە بە پێچەوانی ویست و ئارەزووی گەلی کوردستان. ئەم دابەشینە ناڕەوایی بۆ دووەم جار پاش شەڕی یەکەمی دنیا لە کوردستاندا کرا. بۆ هیچ چەوسانەوەی نەتەوەی کورد و گیر و گرفت لە ناوچەکەدا و تا چارێکی لەبار بۆ ئەم کێشەیە نەدۆزرێتەوە هەروە دەمێنێ. عێراقی یەکێک بوو لەو قەوارە لاوازانەی ئیمپریالیزمی ئینگلیزی دروستی کرد و کەسانێکی لەسەردانە بە بیر و گیان لەگەڵی دابن. یەکەمەکەیان نووری سەعید بوو کە گەلێ جار سەردەمی پاشایەتی بە سەردەمی نووری سەعید ناو دەبرێ. ئینگلیز فەیسەڵی کوڕی حوسێنی شەریفی مەکەیان هێنا و لە سەرتەختی عێراقیان دانا کە ئەمە خۆی بۆ خۆی سوکایەتی بوو بە گەلی عێراق. دوای ئەوەی هێزەکانی ئینگلیز زۆربەی خاکی عێراقیان داگیر کرد و تورکیان لێوە دەرنا کەوتنە سازکردن و دانانی دەوڵەتێک بۆ عێراق. کاتێک ویستیان لەبارەی شێوەی دەوڵەت پرسکاری گەلی عێراق بکەن بەشی هەرە زۆری خەڵک لە گەلی کورد نەیویست و پشتی تێکرد. گیرروگرفتی نێوان ئینگلیز و تورک با بڕانەوەی شەڕ بە کۆتان نەهات. گیرروگرفتی ویلایەتی موسڵ هاتە پێشەوە و لەوە دەچوو چارەکانی دژوار بێ. هەردوو لە ڕێکەوتن بیتن بە دەستی دەوڵەتان عوسبەت الئومەم. ئەویش بڕیاریدا لیژنێکی دەوڵەتی پێک بێنێ لە 1924 کە لە گیرروگرفتی موسڵ بکۆڵێتەوە و ئامۆژگاری خۆی بدا بە دەستەی دەوڵەتان. ئەم لیژنەیە 16/1925 گەیشتە بەغدا و دەستی کرد بە گەڕان بە ناوچەکانی کوردستاندا بە مەبەستی تێگەشتنی ڕای خەڵکەکە. لە کاتی پرسکاریدا کورد ئارەزووی سربەخۆییان دەربڕی. بەڵام چونکە ئەم ئارەزوە پێچەوانی بەرژەوەندی ئیمپریالیزم بوو، ئینگلیز دژی وەستان و کوردستانی باشووریان بەس بە عێراقەوە و بەڵێنیشیاندا بە کورد کە مافی بەڕێوەبەرایەتی و ڕۆشنبیریان بۆ بێتە پاراستن. لێرەدا پێویستە ئەوەش بڵین کە بەشێکی زۆری بەرپرسی نەبوونە سربەخۆی کورد دەکەوێتە سەرشانی خۆیان. ئەویش لەبەر خراپ لێکدانەوەیان بۆ بارودۆخی خۆیان و هی دەوڵەتان. ئەدمۆنزی ڕاوێژکاری سیاسی لە نامەیەکدا کە بۆ سێر هەنری دووبزی نووسیوە دان بەوە دادەنێت کە کورد قەواری عێراقیان پاراستووە و دەڵێ سەردانی لێژنەتەکانێکی توندیدا بە هەستی نیشتیمانی کورد. بە جۆرێکی وا ژمارێکی زۆری لەو ناڕازیانە ڕاماڵی کە گەشتبینەکانمان پێیان وابوو لایەنی تورکیا دەگرن. کاچی ئەمەستە بەرەو مۆڵگەی دژی تورکی پاڵدان. پرسیارکاریەکان هەمویان وەکو یەک بەرەو ڕووکارێکی نەتەوەی بەهێز بوونەوە. هەرچەندە بەگشتی مۆرکی جیابوونەوەیان پێوە نەبوو. کوردی سلێمانی زەبرێکی پشکێنانە لەو تەقەلایەدا کە بۆ پاراستنی قەواری عێراق بەخت دەکرێت. خۆشیان باش دەزانن چیا کردووە. ئاخۆ حکوومەتی عێراق لەمڕۆ چاوی خۆی دەکاتەوە و سیاسەتێکی ئاوەڵای دووربین لەباری کوردەوە لەبەر چاو دەگرێ. راپۆرتی لێژنەی دەستەی دەوڵەتان با پشگیری ئاواتی کورد بوو دەرچوو. پاژەوەی عێراقیان لە کاتێکی زۆر تنگانەدا ڕزگار کرد با بڕیاردانی مۆرکردنی پەیمانی ئینگلیز و عێراق لەشەوە مێژوویەکەی دەی 1925دا. ئەم جارش بە هەڵوێستی مێژوویی ئەمڕۆیان لە سلێمانی وڵاتیان لە پارچە پارچەکردنی کوشندا ڕزگار کرد. ڕابەرانی کورد بۆیان هەیە شانازی بەسەر خەڵکەوە بکەن و خۆیان ڕانیان لە ناو دەوڵەتێکدا کە دەیویست بۆی ببنە هاونیشتیمانیەکی کەساس. ڕاستپێریەکانی لیژنەی دەستەی دەوڵەتان دەڵێ ناوچەی باشووری هێڵی برۆکسل هەمووی بدرێ بە عێراق بە ڕەچاوکردنی ئەم دوو مەرجە. یەکەم، عێراق ماوەی 25 ساڵ لەژێر ئینتیدابی بەریتانیادا بمێنێتەوە. دووەم، مافی کورد لە بەرچاو بێت و لە سەرانسەری ناوچەکەدا زمانی کوردی زمانی ڕەسمی بێ. ئەگەر وا نەکرێ باشتر وایە ئەم ناوچەی لەژێر دەسەڵاتی تورکدا بمێنێتەوە. دەستوری عێراق ساڵی 1925
پڕۆژەی ئەم دەستورە لە لەندەن ڕێکخرا و ئەنجومەنێکی دامەزرێنەری عێراقیش بەبێ دەستکاری مۆری کرد. ئەم دەستورە وا دانرا کە پێچەوانی پەیمانی ساڵی 1922 نەبێ کە عێراقی دەبەست بە بەریتانیاوە و بەرژەوەندی چینی فەرمانڕەوا نەشێوێنێ. ئەم دەستورە هەرچەندە هەندێک ڕۆڵەتی دیموکراسیانی ڕێژەمەکەی تێدا بوو. گەلی عێراق بۆی نەکرا ئازادیە دیموکراسیەکان بەکاربێنێ. گەلی کوردیش وەکو نەتەوەی دووەمی پاش عەرەب لە عێراقدا ڕەفتاری لەگەڵدا نەکرا و لەم دەستورەدا هیچ دەقێک لەباری مافە نەتەوایەتەکانی گەلی کوردەوەی تێ نەخرا لەلایەن ئینگلیز و دەربارەوە سەپێنران. لە سەرەتای دامەزراندنی پەرلەمانەوە تا شۆڕشی 14 تەمووز هیچ نوێنەرێکی جوتیار و کرێکاران کە زۆربەی هەرە زۆری گەلن نەگەیشتنە پەرلەمان بەگرە ئەو ئەنجومەنە پاوان بوو بۆ دار و دەستەی ڕژێم لە دەرەبەگ و دەوڵەمەند. لە زۆر دەرفەت و هەڵکەوتدا گەلی عێراقنا ڕزایی خۆی لەبارەی سیاسیەوە دەربڕی. لە ڕاپەڕین و خۆپیشاندانەکانیدا ویستی ئەم حاڵەی خستە ڕوو وەکو ڕاپەڕینی کانونی 1948 و هەڵبەزینەوەی تشرینی 1952. بەریتانیا فەرمانڕەوای تەواوی عێراق بوو، چی لە سەردەمی ئینتیدابدا و چێ پاشتردا. لە سەردەمی پاشایەتیدا 25 دەی 1920 تا شۆڕشی 14 تەمووزی 1958 59 وەزارەت هاتە کایەوە و 16 ئەنجومەنی پەرلەمانی ڕێکخرا و 16 جار دادگای عورفی دانرا. ڕژێمی پاشایەتی بابیانی بربەرەکانی کۆمۆنیزمەوە دژایەتی و دوژمنی گشت هێزەکانی ئۆپۆزیسیۆنی دەکرد. کارگەیشتە ڕادەیەک لە 22/1954دا یاسایەک دەرچوو دەڵێ هەر کەسێک لەلایەن کاربەدەستانی میریەوە بە کۆمۆنیست تاوانبار کرا داتوانرێت جنسی عێراقی لێبسێنرێتەوە. ژماری دانیشتوانی عێراق بەپێی سەرژمێری ساڵی 1957. بەپێی سەرژمێری ساڵی 1957 ژماری دانیشتوانی عێراق گەیشتە 6 ملیۆن و نیو کە بەشی هەرە زۆریان موسڵمانن. لەباری نەتەوەییەوە کورد لە دوای عەرەب لە پلەی دووەمدان. جگەل لەم دوو نەتەوە سەرەکیەی کورد و عەرەب لە عێراق کەمایەتی نەتەوەی تورکمان و ئاسووریش هەن. لە سەرباری کۆمەڵایەتی عێراق لەی زوبەیدی نووسیوێتی دەڵێ ژماری دانیشتوانی عێراق بەپێی سەرژمێرێکی ساڵی 1957 گەیشتوتە 6 ملیۆن و نیو کە بەشی هەرە زۆریان لە ڕەگەزی عەرەبن واتە لە 180 هەموو دانیشتوانن. ژمارەیان برێتیە لە 5,018,962 کەس و بەسەر هەر چواردە پارێزگاکاندا دابەشن. ژمارەی کوردیش 1,042,774 کەسە و بەسەر چوار پارێزگاکەی باکووردا بڵاون. ژمارەی کەمایەتیەکانیش دەگاتە 236,774 کەس. تا ئێستا لە عێراقدا سەرژمێریکی پاک و بێ فڕ و فێڵ نەکراوە. بەڵام سەرژمێریەکی ساڵی 1957 باشترینیانە و کراوە بەبنەوە بۆ چارەکردنی ناوکۆکیەکانی سەرکردایەتی شۆڕشی کورد و حکوومەتی عێراق لەباری کەرکووک و ناوچە تێکەڵاوەکان لە کاتی مۆرکردنی پەیمانی 11 ئاداری 1970دا. وا دیارە لەی زوبەیدی ئاگای لە دەفتەرەکانی سەرژمێری 1957 نەبووە و ئەو تەنیا ئەو دەفتەرانەی دیوە کە ڕژێم پاش پەیمانی 11 ئاداری 1970 دەستکاری تێداکردن بۆ ئەوەی ڕووی ڕاستی نەتەوایەتی و مێژووی کەرکووک و هەندێک ناوچەکانی سەر بە مووسڵ و دیالە بگۆڕن. کورد ئێسا لە سایە 27 تێکڕای دانیشتوانی عێراقن. خۆ ئەگەر لە باریکی ئاساییدا سەرژمێری بکرێ ئەوە ژماری کورد لەوەش زیاترە. ڕژێمی پاشایەتی بەجارێک کوردستانی پێشگوێ خستە بوو ڕێی پێشکەوتنی کوردی گرتبوو. سیاسەتێکی سەرکوتکەرەوەی شۆڤینیانی بەکاردەهێنا بۆ چەوسانەوەی گەلی کورد. جگە لە بەگشتداچوونی ڕاپەڕینەکان هەندێک ڕێگەی مەترسیداریشی داگرتە بەر وەکو بەشداری لە پەیمانی سەعداباد ساڵی 1937 و پەیمانی تورکیا و عێراق ساڵی 1946 و پاشان پەیمان نامە نەکبەتەکەی بەغدا. گومانی تێدا نییە کە ئەو هەموو هاوکاری و پەیمانانە لە پلەی یەکەمدا یەک ئامانجیان هەبوو. ئەویش خنکاندنی بزوتنەوەی ڕزگاری کورد و لە هەموو لایەکەوە و پاشان لە ناوبردننی بەجارێک و نەبێ ڕژێم بۆ بەگەشتداچوونی گەلی کورد تەنیا لە هۆیەکانی سوپایی کەڵکی وەرگرت بێ بگرێ هەندێک ڕێگەی پڕمەترسی تریشی بەکاردەهێنە وەکو بێبەشکردنی کورد لە خوێندن و زیادکردنی ڕادەی نەخوێندەواری و بڵاوکردنەوەی نەخۆشی لە ناویاندا و پێشگوێخستنی هۆیەلی لە ساخی و پڕۆژەی کەشت و کاڵ و ئابووری و هیتر. ڕژیمی پاشایەتی گەلی کوردستانی خستبووە لاوە و تاخمی دەرەبەکی لە باوەش گرتبوو. خێروبێری بۆ هەڵڕشتبوون و ڕێی دابوو بە هەوەسی خۆیان جوتیار بچەوسێنەوە. یاسای زمانە ناوخۆیەکانی وەلا نابوو.
تەنیا لە چەند شوێنێکدا نەبێ نەیدەهێش زمانی کوردی ببێتە زمانی ڕسمی لە دەستگایەلدا. ژماری قوتابیە کوردەکانی لە کۆلێجەکاندا کەم کردەوە و سیاسەتی ڕەگەزایەتی لە دامەزراندنی کارە حکوومەتیەکاندا بەکاردهێنا، بە تایبەتی لە ناوەندی وەزارەتەکان و لە ناو سوپادا. نەیهێش گەلی کوڕۆژنامی سیاسی ببێ بە هیچ ڕێبازێکی سیاسیدا. جا ئەم سیاسەتە شۆڤێنیانەیە بە دەستی ئەنقەست گەلی کوردی لە کاروان دواخست. ڕاستە چەند کەسێکی کوردگەیشتە پایە بەرزەکانی حکوومەت، بەڵام ئەوان لەبەر ئەوە بەرز نەکرابوونەوە کانوێنێری گەلی کوردن. بگرە سەبارەت بەوەی کەسانێکی سەر بە بەریتانیا و دەربارن. ئەمانە لە شا زیاتر شاپەرست بوون و هیچ خزمەتێکی گەل و وڵاتەکەیان نەکرد. گەلی کورد لە سەردەمی پاشایەتیدا هیچ جۆرە مافێکی نەتەوایەتی خۆی نەدرایە. بەڵام بۆ ڕاستی دەبێ بڵێم کە لە سەردەمی کۆماریدا دا چەندانی سەردەمی پاشایەتی چەرمەسەری و دەربەدەری و بە عەرەبکردن و کوشتاری بە تێکڕایی چێشت.